زیاترش نزیکی شش حیوان نگزیدته نزیکی شش حیوان که حکومت محمد شیع السودانی پیکاتیه ده چارچوبه کابینه خدا لدست پیکه ده کارنامه ده گلک سوز دانه شبو چاره سرکنا تبایا وان که شو پریزگیری کن که چندین ساله بروکا عراقی گرتیه شبو خوشگذرانیا جیانا ولاتیان عراقی کمالک حتی نها چاردین سیاسی عندك بلين الشيء لقل هرمي كردستان واجو كردو زمني واناجي دبیجن کو بشک زوره بالینن خواه چاره سر نکنه یا خود جیب جی نکنه جبر ناکوکین سیاسیین دنوا چارچوبه هماهنگی بسیار اوه آیا چارچوبه هماهنگی کو محمد شیع السودانی کاندید وانه و یا نه کاندید وانه حتی چند شیعه پشتوانیه که جدی بلانه یا محمد شیع السودانی بکن لسر به مشاره من میوانه که برس محمود حیانی سیاستمدار و سرکرده ده هفپەیمانیە فتح لە بەغدا گەلمەیە بەڵێ بەڕێز مەحموودەم کاتتان باش گەلێک سوپاس بۆی ئامادەن لەگەڵمان با ڕاستەوخۆ لەو پرسیارەوە دەست پێ بکەین ئایا چوارچێوەی هەماهەنگی پاشگەز بۆ توانێ لە پشتیوان و پاڵپشتیکردنی سوودانی سەرۆک وەزیرانی عێراق بسم الله الرحمن الرحیم بەناوی خۆی بەخشەی میهرەبان سڵاو و ڕێز بۆ ئێوە و بۆ کەناڵە بەرزەکەتان هەروەها پیرۆزبایی لە تەواوی گەلی عێراق دەکەین بۆ بۆنەی جەژنی کرێکارانەوە کە پاش کەمێک دیکەوە دەچینە ناو جەژنەوە لە ڕاستیدا چوارچێوەی هەمانجی پاڵپشتی تەواوی بەڕێز سوودانی دەکات و پاڵپشتی لەو دەستکەوتانە دەکات کە بەدەستی هێناوە لە ماوەیەکی کووردا کە بەڕاستی پرۆژەکان و دەستکەوتەکان زۆر نزیکن لە هاوڵاتی عێراقیەوە هەنگاوی زۆر ڕاستەقینە و زۆر کردەی ناوە سوودانی بەڕاستی دەستکەوتەکان بۆ هاوڵاتیانی عێراقە کە بەدەستێنە بەرەنگاربوونەوەی گەندەڵی و بەرەنگاربوونەوەی نێشتنی بازرگانی مادە هۆشبەرەکان و ئەو کێشانی کە وڵات چارەسەر کراون بەڕێز سوودانی لە پشت هاوڵاتیانەوە وەستاوە پاڵپشتی لە چارەسەرکردنی کێشەی هاوڵاتیان دەکەن کەوە دەوێت ئەو کێشانە سووکە لە سەرشانی هاوڵاتیاندا هەموو ئەو هەنگانە کە بەڕێز محەممەد شیع السودانی ناویەتی لە ڕاستیدا هەنگاوی زۆر گرنگن هاوڵاتی هیوای ئەوەی دەخواست کە بەڵام حکوومەتەکان ڕابردوو ئەمەی بەدەست نهێناوە ئەم دەستکەوتانی کە بەدەست هاتوون لە کاتی تەندروستی بەدەست هاتوون لە کاتی پەروەردە و تەندروستی لە بەتایبەت لە وەزارەتی ناوخۆ کە کاری زۆر کراون بە شێوێکی بەردەوام کار کراوە بۆ ئەوەی کەوە خزمەتێکی زیاتر بە هاوڵاتیان بکرێن جیاواز لە حکوومەتەکانی ساڵانی ڕابردوودا کە بەڕاستی بینیمان لە ڕابردوودا ژمارەی زۆری باسگەدانرابوون لە شارەکاندا ئەمانە هەمووی بەڕاستی کێشەی بۆ هاوڵاتیانی دروست دەکردیانە سیاسەکانیشان بەڕاستی نیان دەویست بەم شێوەیە بێت کە بەم شێوەیە مامەڵە بکرێت ئەمەش لە ڕێگەی بەکارهێنانی با بڵین ئەو هەنگاوە زیاد لە پێستانەی کە نرابوون کە حکوومەتەکانی پێشووتر بڵێن ئەمڕۆ دۆسەی کارەبا لە هەمان کاتدەکاری بۆ دەکرێت دەتوانین بڵێن کاری باشی بۆ کراوە بابەتی وەبەرهێنان لە هەمان کاتدا دووبارە ڕێخستنەوەی هەپەیکەربەندی وەبەرهێنان کاری بۆ کراوە ئەمڕۆ سەرک وەزیرات دەیەوێتکەوە گۆڕانکاری لە بەڕێوەبەرەکان و پارێزگارەکان و بەرپرسی دەستەکان و بەشێک تەنانەت وەزارەتەکانیش بکات ئەمڕۆ بەشێک لە حیزبەکان گۆڕان نانەوێت ئەم گۆڕانکاریانە بکرێت بەهۆی ئەوەی کەوە ڕەنگە بەرژەوەندیان لەگەڵ ئەم بابەتەدا نەبێت بابەتی ڕێکەوتنی سیاسی ئەم حکوومەتە بە گوێرەی ڕێکەوتنێکی سیاسی پێکهاتووە لە ڕێگەی هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت کورد و شیعە و سونەوە تەنانەت پێکاتەکانیش بەشدارن لەم ڕێکەوتنە سیاسەدا هەمووان بەشدارن و تەنانەت ڕەنگە بەشێک لەلایەنە سربەخۆکان بەشداریان نەکرد بێت ئەوان بەشدارن بەڵام زۆرینەی لایەنە سیاسەکان بەشداریان کردووە تەنها ڕەوتی سەدر نەبێت کە بەشدار نییە ڕێکەوتنی سیاسی بەردەوامە ڕێکەوتنی سیاسی بەردەوامە سوودانی دەیەوێت ڕێکەوتنی سیاسی جێبەجێ بکاتە کارنامەکە ئەگەر ڕێگەم پێ بدەیت ئەم کارنامەیەت سوودانی دەوێت جێبەجێ بکاتە ڕەنگە هەندێک جار لەگەڵ دەستور نێتەوە بەڕێز سوودانی ناتوانانی بەڕاستی پێشێری دەستور بکات ئەمڕۆ بینیمان بڕیاری دادگای فیدراڵی بە وەستاندنی ئەو بابەت شایەتەدارەکە لەگەڵ هەرێمی کوردستان کێشەی نەوت کە کێشەی کەڵەکەبوون لەگەڵ هەرێمی کوردستاندا بەڵام بەڕێز سەرۆکوەزیران سوودانی و هەروەها بەڕێز سەرۆکوەزیران مەسرور و بارزانی سەرۆکوەزیران هەرێمی کوردستان ویستویەنە ئەم کێشانە چارەسەر بکەن
ئێمە ئەمڕۆ لەگەڵ ئەوە نین با بڵین لەگەڵ بڕیارەکانی دادگای فیدراڵی دابین لەگەڵ پارێزگاریکردنی دادگای عراقی دابین بەڵام لەگەڵ برسیکردنی گەلی خۆماندانین لە برانی کورد لە شیعە بن لە سونە بن هەمووان یەک دەستن حکوومەتی ناوەندی و حکوومەتی یاریمی کوردستان دەبێت یەک دەست بن بۆ چارسەرکردنی کێشەکان ڕێگەی گفتوگۆوە لە ڕێگەی مێزی گفتوگۆ لە ڕێگەی داروستانەوە لە هەمان کاتدا و بۆ ئەوەی کەەوە کێشەکان سەر بکرێن بەبێ ئەوەی کەەوە ئەگەر خوا نەخواستە بەریەکەوتنێک لە نێوان دەسەڵاتەکاندا ڕوو بدات. باشە بەرز حیانی دەبێژی و چارچێڤەیە هەماهەنگی هەفپەیمانیە ئیدارەت الدەولە پشتەوانیە محەممەد شیعە السودانی دیکەن و کارێن باشی کرینە ینی ئەگەر پرسێکی بکەین ینی پرسێک بیتن و بە عەدالەت بەرسێ بدەی بە منطق بەرسێ بدەی محەممەد شیعە السودانی دماوێ نزیکی 6 هەیڤاندان چ گۆڕانکاری کرینە لە بەغدایە چ گۆڕانکاری کرینە لە عێراقێ يعني چه گۆڕانکاری کنە دژیانە هاوڵاتیان عێراقیدا کو خوجدا بکەتن ji حکوومەتت بەرێ سیرکە بازگەکانی نێشتووە لە شارەکاندا کە جەنجاڵێکی زۆری دروست دەکرد لە شارەکانی لە شقامی عراقیدا ئەمە خاڵێک بابەتی بەرەنگەربوونەوەی مادەهۆژبەرەکان و تاوانی ڕێکخراو کە لە ماوەی ڕابردووە زۆر بەربڵاو بوو حکوومەت توانیوتی سنوورێکی بۆ دابنێت سنوورێکی باشی بۆ دابنێت هێزە ئەمنیەکان دەستگای هەواڵگیری دەستگای نێشتنی مادەهۆژبەرەکان تەنانەت حەجی شەعبی بەشداری زۆرێک لەو چالاکیانەی کردووە کە دەبینین ئێستا چاوێکی زۆری لەسەرەوە تشەنەی زۆری کردووە لە نێو کۆمەڵگەی عراقیدا گەنجانی خوارەژدە ساڵ بینیمان زۆر توش بوونە ئاڵوودە بوونە بەڕاستی بینیمانە پرۆسەی زۆر کراوە بەرەنگەربوونەوەی تیرۆر لە هەمان کاتدا بەرەنگەربوونەوەی شانە نستۆکانی داعش لە چەندی ناوچەی جیاوازدا نزیکردنەوەی لایەنەکان ئەمە یەکەم جارەکە ڕووبدات چارەسەرێکی واقعی دابدرێت لە لێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵیدا چارەسەرێکی جدی دابدرێت لە نێوان هەولێر و بەغداددا لە هەمان کاتدا دوو ڕۆژ پێش ئێستا بینیمان فڕۆخانەکان کاری باشن تێداکرا لە ڕێگەی کناڵەکەی ئێڵەوە بۆ بەڕێ سەرکۆزیران مەسرور بارزانانی لە هەمان کاتدا من نامەوێت باسی ئەو بکەم بەڵام ئەم هەنگاوانە زۆر گرنگن ئەو هەنگاوانی کە نراون لە فڕۆکخانەکاندا ڕەنگە هەنگاوی دیکەش بندرێت کەوا فڕۆکخانەکانی بۆ هاوڵاتیان کردوتەوە کە بە شێوەیەکی ئاسان گەشتەکانی ئەنجامدا هەموو ئەمانە بەڕاستی هەنگاون بەرەنگاربوونەوەی گەندەڵی هەنگاوێکی دیکەیە بابەتی سندوقی خانەنشینی کەوا گەندەڵێکی زۆری تێدا هەیە لە بابەتی زەوێ کشتتوکاڵەکاندا دەست بەسەرداگرتنی هەندێک لایەن بۆ بۆڵکو ماڵی دەوڵەتدا و بابەتی وبەرهێنان ئەمانە هەموو ڕێکخراونەتەوە کاری جددی بۆ کراوە کە بە شێوەیەکی ڕش کاری بۆ کراوە بۆ ئەوەی کەوا بە شێوەیەک ڕێک بخرێتەوە بدرێت بە وبەرهێنەران بجیاواز بێت لە حکوومەتەکانی ڕابردوودا ئێستا ئەو پرۆژانە جارێک کە دەستیان پێکرێتەوە ئەمە دەستی کاری زیاتری دەوێستە ئەمە پێویستمە بەو ڕۆیەکە دەستی کاری زیاتر هەبێت ئەمڕۆ حکوومەت پێویستە لە هاوڵاتیان نزیک بێت نەک لە دەسەڵاتەکان نزیک بێت لە وەزارەتەکان نزیک بێت پێویستە حکوومەت لە هاوڵاتیانەوە نزیک بێت ئەمە خەڵا گرنگەکەیە نابێت داپڕان لە دێوەن دەسەڵاتەکاندا هەبێت بە پشتکاری لێرە و لەوێدا ئەمڕۆ شەقام ئەم پشلکاریانە ڕەت دەکاتەوە کە ڕوو حیانی نزیکبوونەوەی حکوومەت لە هاوڵاتیانەوە یەکێک لەو خەڵانەی کە زۆر لێک یەکان نزیکەکاتۆش خزمەتکردنی هاوڵاتیانە و هێشتا پرۆژه یاسای بودجە پەسەند نەکراوە کە چوارچێوەی هەماهەنگی بۆ خۆیان دەڵێن هیچ کێشەیەکی سیاسی نیە و وا بڕیاری شەمانگی داهاتوو پرۆژه یاسای بودجە پەسەند بکرێت لە عێراقدا کەواتە پرسیارەکەی من بۆ بەڕێزت ئەوەیە وەکو هاوپەیمانی فەتح ئێوە هیچ تێبینیەکتان لەسەر پرۆژه یاسای بودجە هەیە؟ زۆر سپاس بۆ پرسیارێکی زۆر گرنگە ئەمڕۆ فەتح و چوارچێوەی هەمانجی لەگەڵ پەسەندکردنی بودجەدان لەگەڵ ئەوەدان کە بودجە پەسەند بکرێت بۆ 3 ساڵی داهاتوودا بۆ ئەوەی کەوا نەکەوینە هەڵەکانی ڕابردوودا تەنها موچە خەرج بکرێت پێویستە بودجە پەسەند بکرێت بۆ 3 ساڵی داهاتوودا پێویستە ئەم بابەتە یەکلا بکرێتەوە ئەمە بەڕاستی ئەگەر بوانە بێت کێشێکی ئابووری زۆر مەترسیدار لە بازار دروست دەکات نرخی کاڵەکان بەرز دەکات ئەمە خاڵێکی گرنگە بابەتی
دابەزاندنی بەهای دۆلارە ئەمەش خاڵێکی دیکەی گرنگ بوو ئێستا دۆلار بە 140,000 دینارە ئەمە خاڵێکی دیکەی گرنگە بۆ هاوڵاتیان حکوومەت پێویستە لە هەمان کاتدا ئەمەش لەبەر چاو بگرێت لێپرسینەوە لەگەڵ بازرگانان بکات کاتێکەوە پێویستە نرخی کاڵاکان دابەزێت هاو کات لەگەڵ دابەزینی بەهای دۆلار ئەمەش لە ڕێگەی کەناڵەکەتان و ئەم داوام لە حکوومەتەیە حکوومەتی فیدراالی حکوومەت هەرمی کوردستانیش بەڕاستی ڕەچاوی ئەم تێبینیە بکەن بابەتی جموجۆڵی بازار پێویستە دۆخی ئابووری لە هەمان کاتدا گرنگێکی زیاتری پێ بدرێت لە هەمان کاتدا ئەمڕۆ هاوڵاتی هەز بە حەسانەوە دەکاتکەوە ئاسایش لە وڵات دەکەماندا هەیە ئەمڕۆ فەرماندە ئەمنیەکان فەرماندەی ئۆپەراسیۆنەکان برایانی پێشمەرگە و حەشدی شەعبی هەمووان شەڕی داعشیان کردووە و بەرەنگاریان ئەوان توانیوان هێرشەکانی داعش لە قالب بدەن بە وەکو نەکوەکو ڕابردوو بێتە ئەمڕۆ هاوڵاتی هەز بە ئاسایش دەکاتە هەزبەوە دەکات کەتی دەندروستی گۆڕانکاری تێداڕێ بە تایبەت لە بەغدا و لە پارێزگاکانی دیکەدا ئەمڕۆ گۆڕانکاری ڕوویداوە لە چەند ڕۆژی داهاتوودا سەرکۆزیران گۆڕانکاری لە بەشێک لە پارێزگارەکان و وەزیرەکان دەکات چونکە بە ئەرچی خۆیان جێبەجێ نەکردووە ئێمە ئەمڕۆ کار دەکەین بۆ بۆ خزمەتکردنی هاوڵاتیان خزمەتکردنی هاوڵاتیان بنچینەی ئەم کارکردنە حکوومەتەیە بەڕێز محمود حەیانی سیاسەتمەدار و سەرکردە لە هاوپەیمانی فەتح گەلێک سوپاس.